ئەمە قسەشە بەرزانی ڕێی چی و چی بەشەوە بەرزانی بەڕاستی یعنی لەو لەحظەیە زۆر موقفی زەعیر بوو بەرام بەشە وەوتی تۆ چی جوان فەغزای تۆ کردوتمەتە یەکەی ئێمە هیچ مەطلەبێکی معەنمان نییە و خۆی وا نەبوو ناو دڵی بەڵام یعنی وا بەو شەکڵاوتیوانە و زۆر بە هینە و ئێمە تۆ لەگەڵ ئێمە لەگەڵ تۆین و ئێمە ئەوانە و مەجموعەیە هینی وت بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بوو هیچ معنای نەبوو پێویست نەبوو من مەجبور بووم یعنی وەکو مەجبوری زۆرم قسەی تند کرد ڕاستی بە شام بووە وتم ئێ وەختی خۆی چەند جارێمە هاتین تۆمان دیوە دەهەم جارە بچی من دە جارم دیوێژەوە بە تەنها و لەگەڵ مەلاو ساڵە کوڕەکان لەگەڵەوە تۆ مادی وات بێ مەدا وات بێت و وات بێت ئێستا هاتووی ئەڵێ چلی دو ساڵ مشکلی خۆم حەل کردووە ئێمە بۆ حەل نەکەین ئێمەش خۆ 14 ساڵە خۆ مشکل لەمان 1000 ساڵ نییە مادەم لێ خۆت حەل کەین 12 ساڵە مشکلمان ئێمەش حەل کردای لەگەڵی ئێمە ئەوە بەجێهێشتوانە و تند بوو من زۆر یعنی زۆر پەس بوو بڕواکە حەزیش مەکرد لەو دەرجا شتێکم بمگرن شتێنیشی و پیا و سومعەشی باشترەوە گرتیان یعنی وەکو نیە شەڕمە فرۆش پەس بووم بێتاقەن زۆر تێکش وەزەکەمە وەڵا بەو شکڵە وتم لەبەرەوەی ئێمە داواکەین کە چۆن مشکلەکانی خۆیان و مشکل ئێمە حساب بکەن کە دانیشن لەبینی خۆتانەوە لە دەورێکمان نییە هەل لە قەلباوە وا بکەن اتفاقی هەفتە و چوارەکەی کە نەمان کرد ئەومان لێ قوڵکەن و با بە قیر و سیاوانیە شتێک بکەین وتی ناوتی شتێک لێوە قوڵ ناکەن ئەگەر بچنەوە عێراق هەڵواچنەوە کو نەفەر بوو تۆ بۆ تۆڕەوە عەسەبی چونکە یابان شکا ئەڵمان شکا وت حەربە حای بە منەوە شام وتما قەیناکە یابان و ئەڵمان شکان بەس یابان و ئەڵمان بە شەڕ شکان بە شەڕیان کرد تا شکان ئێمە لە پشتەوە شکان لە شەڕانە شکاوین ئەمانە تۆ وا هێن بوو وەڵای تر تۆزێت قڕەخرشمان بوو بەڕاستی یانی بەناو سەبا ڕەحمەت بێنی منی کرد مەکەون بەسەوەوانەوە خلاصە هاتینە دەرەوە کە هاتێن دەرەوە لەدە مەلام سەبا ینی مناقەشەمان کردو ئێمە گلەیم لێ کردی باشە بۆ وا بەو شکڵەوە حەق و تۆ ڕێی خۆت بڵێ آخر ئێمە دەمانەوێ بچینەوە مەنتیقە مقاومە بکەین مادەما من قڕەقری لەگەڵ کەم حیزمانەکەن قول بەخۆ قسە کرد نییە هیچ گەڕایە مقاومەشی باشە بۆ مقاومە نەکرد لە کاتێکا شارژ و تۆتی ئێوە ئەتوانن مقاومە باڵێ وتی طبعا ئێمە بەڕاستی بۆ مقاومە نەکرد قیادێکی باشی بووین و جێریەوە قیادەیە بووین ئیسباتمان کرد کە لە وەختی تەنگانە هیچ ئەیتینا پارە بوو هەمان چەکمان هەبوو خەڵکێکی زۆرمان هەبوو مەنتیقێکی زۆرمان هەبوو حکوومەتی عێراق ڕاستە چاغ جزایی کرد بوو بەڵام ئێترافی سەدام کوردستان پاشینەی و گول لە تۆپمان نەما بوو مچون لە ئیسپانیا بێنی هەمی ئەمان توانی دوو دەقەتە خەرکردنوان نەبوو بڵێ هەموو تیاچووی کە نەمان کرد بەڕاستی قەراری خۆمان بوو کە نەمان کرد کەس زەختی لێ نەکردوین بڵێ ئیلا بە زۆر دەبێنێکی و ئیسباتمان کرد کە ئێمە قیادەیەکی فاشل بووین قیادەیەک بووین نەمانتوانین لەو زڵوفە تەنگانەیە تەحملی مەسئولیەت بکەین ئەنجینا مەفرۆز بوو ئێمە لەو کوڕاسا زۆر بە تەفسیل نووسیمانە مەفرۆز بوو هیچ نەبێ فترەیە تەقوتۆقێ بکەین و فاڵزەیە بە خۆمان دروستکەین شتێ دروستکەین ئەو هەموو کوردستانە خۆن لە قابلە کونە مشک نەبوون لێمان ئایا چێ بڕیاری بڵاوە پێکردن و وازهێنانیدا ئەو بڕیارە بڕیارێکی تاکە کەسی بوو یان بڕیاری سەرکردایەتی شۆڕش بوو یاخود گوشاری وازهێنانیان خستە سەر شۆڕش بەڕاستی بریارەکە ئەکسەریەتی وەرگرت کە مناقەشەکرا بەڵام تەوەی اختراحەکەی بەرزانی بوو کە واز بێن بەڵێ وتی ئێمە شەڕمان کردو چەندین ساڵە و هەوڵمانداوە ئێمە خۆتان دەزانن ومێدمان هەموو بە ئەمریکا و مێدمان بە ئێران ئێستا حاڵی حازر لەو بەرەوە عێراق کە شەڕمان لەگەڵە تا ڕووسی لەگەڵە لەم بەریژەوە ئێران اتفاقی کردووە ئەمریکای لەگەڵە کە ئەمریکا و ڕووس لەو بەر بن و ئێران و عێراق من لەو بەینا چی بکەم نامێ خەڵکی تر زیاتر بەکوژ نەویش ڕەئیە چەندە زۆرەتەوە مەسەلا لەبەرەوە بەڕێی من کۆتایی ببێنین باشترە و اتفاقی 11 ئازار وەکو شتێک تەسوید بوو اتفاقی شتێ و
سەر بکەینەوە فایدەی نییە تەسفیا دەبێن کوشتار دەبێن هەردوو لا تەعاونەکەن زڵمان ئەوە لەبەرەوە نەیکەی جاترە و ئەمە ڕێی ئەو بوو طبعاً ڕێی ئەویان ڕێی کوڕەکانی یعنی ئەنواعی خەڵق تەیدی کرد عسکەریەکانمان زیاتر تەیدیان کرد لە سیاسەتەکان هی لە ئەگمەوە هەیە خود لە حاڵاتی وایە نییە بەڵام طبعاً مەلا مسبابەش کڵە تەڕحی کرد وای تەڕح نەکرد کە تەواوی کرد وتی ئەچینە ئێران ئەم فترەیە لە پاشە ئێران و عێراق هەر تێگەچنەوە کە تێکچنەوە توانین بینەوە شۆڕش بکەینەوە ئاوای تەڕح کرد طبعاً ئەو شتە کەواش نەبوو وای لێ نەهات بە ئاسانیەوە سەهل نییە ئەو شتانە ئیتر کە ئەو قەراریدا و قیادە کۆبوو بە سیاسی و عسکەری ئەکسەریەت تەیدی ئەو قەرارە کراوە قەرار